پەیوەند لە سلێمانی لە هۆڵی تەواری لای خۆمان چەند چالاکی و میوزیک و گۆرانیەک بەڕێوە چووە وردەکاریەکەی باس ناکەم با پێکەوە بینەربی. فکرە و بیرۆکەی ئەم کۆنسێرتەمان لەلایەن مدیرەکەم و مامۆستا قارەمانەوە بوو. بەڕاستی یەکێکە لەو مدیرانەی کە زۆر هانمانەیە بۆ وانەی میوزیک، وانەی ئارت، وانەی PE زۆر دڵخۆشم کە ئەو مدیرمانە لەبەرەوەی ینی هەر شتێکم بوێ سەرەوە باشە بەسەر چاو مامۆستا مهم وانەی میوزیک پێشکەوێت. ئەم بیرۆکەی ئەم کۆنسێرتەش بیرۆکەی مامۆستا قارەمان بوو. یەکەمین کۆنسێرتە لە سلێمانی قوتابخانەکان. زۆرتر بە سرودە کوردیەکان بەشداریمان کردووە. هەدەفیشمان لەمە ئەوە بۆ کە بتوانین سرودە کوردیەکان زیینوکەینەوە. من گۆرانی دەڵم حەزمە کرد بژەنم بەس ناتوانم باش نیمیتر گۆرانی مەڵم. من حەزم لێ بوو ئاوا بەشدار بمتیە وەکو ئەم شوێنە من بۆیە بەشدارم لە بری نەتەوەکەم خۆشە. هەڵبەت ئێمە وەکو قوتابخانە لیدەرس زۆر دەمەکە بەنیازی کارەژیاوان چکە خۆم کە بەڕێوەبەری قوتابخانە و خزمەتکاری تەلەبەکانم زۆر حەزمم کارە هونەریانەیە بۆیە دەمەکە لە خەیاڵمانە هەر میوزیک و هونەریژنە چکە بەشەکانی تریژ ئارتە حتا بەشی وەرزشیە زۆر گرنگی بەدەوە چالاکی زۆر تایبەتمان بۆ کردووە. ئەم کۆنسێرتەش ئێمە لە چوارچێوەی پلانی پەرەپێدانی قوتابخانەکانە و لە چوارچێوەی حەز و خولیای خۆمانە کردمان بە بواری جێبەجێکردن و ئەتوانم بڵێم یەکەمین جارە لە کوردستانە قوتابخانەی کۆنسێرتێکی موزیک و هونەر بەم شێوەیە بکات. وەکو چالاشی هەبوو، وەکو تا گۆرانێک هەبوو، وەکو شتی تر هەبوو، بەڵام وەکو ڕۆژێکی تایبەت کۆنسێرتێکی تایبەت بە گۆرانی موزیک کە خودی قوتابیەکان بە شێوەی زیندوو بیڵن مامۆستاکان عەزم بکەن نەبووە. بۆیە ئێمە ئەم کارەمان کرد، ئەم دەست پێشخەرێمەکە ئەم چالاشیمان کرد. ئەمساڵ ئەم کارەمان کردووە، خۆمان بۆ ئامادە کردووە و هیوادارین بەدڵی بینەرەکانمان بێت. هەنگاوی یەکەمانە تەسەورەکەم کەم و کوڕیمان هەبێت ئینشاءڵڵا نەمەنێژە بێت بەس تەسەورەکەم بێت و بۆ ساڵانی داهاتوو زۆر باش و چاکتر ئەکەین و تەمەنا ئەکەین ئەم هونەریانە بۆ دوو ڕوانگە هەموو کوردستان بگرێتەوە. یەکەم زۆرێک لە قوتابیانی و خوێندکارانی ئێمە توانان هەیە، توانەکانە شاراونەتەوە. ئەگەر ئێمەی پەروەردەکار و قوتابخانەکان توانەکان دەرنەخەین بە شاراوی ئەمێنێت و لەگەڵ خوانە ئەڕۆن. بۆی ئەمە هەنگاوێکی زۆر باشە بۆ دەرخستنی توانای تاک بە تاکی قوتابی خوێندکارەکان. دوو بەڕاستی هەندێک مفرداتی نیشتیمانی نەتەوەی هەیە کە ئێمە لێرە زۆر زەقما کردەوە. هەموو سرودە نیشتیمانەکانە ئەبێ لەسەر زاری نەوەکانە بمێنێتەوە بڕە بە بەردەوامی، چونکە کاروانە بێ ئەڕوا هەندێک ئەڕۆ زەمینەکەەوە تی ئەپەڕێ. بەس ئەمە بەردەوام لەسەر زای قوتابەکانمان بێ. مەسەلەن تا ئێستا تەلەبێ من نەیزانێت کۆمەڵە گۆرانی نیشتیمانی هەیە، مەسەلەن سڵاوی گەرمی دڵی ئەوەی کە مەرزیەخانی ئێڵێتەوە کۆمەڵە شتمان هەیە گۆرانی هەیە هونەریە کۆن وتراوە بەسەر پێشنەکە بەسەر نیشتیمانە وتراوە. ئەگەر من نەخەم سەر زای تەلەبەکان تێ ئەپەڕێ بە مێژوو. بۆیە ئەمانە حەقی خۆیەتی بەردەوامی لەسەر زای تەلەبە و قوتابەکانمان بەردەوام بێ. لەم ڕۆنگە ئێمە گرنگمان پێدا و ئەم کۆنسێرتەمان کردووە.